ئەمڕۆ لێرە لە پەیمانگای تەکنیکی کوردستان بە شانازیەوە بەم پۆشاکە ڕەسەنە نیشتیمانیەوە کۆبووینەتەوە، نەک تەنها بۆ ئەنجامدانی چالاکیەکی ئەکادیمی، بەڵکو بۆ دووپاتکردنەوەی هاوسۆزی و یەکڕیزی گەلەکەمان. ئێمە لێرەین تا بڵێین دڵی سلێمانی و قامیشلۆ و کۆبانی پێکەوە لێدەدەن. پێشەوەی دەست بە پانێڵەکە بکەین کە تەرخان کراوە بۆ پرسی پێکەوە ژیان و پشتیوانکردنی ڕۆژاوای کوردستان، داواتان لێ دەکەین هەمووان بەشکۆوە بۆ ساتێک بە بێدەنگی بۆستین و بۆ ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان و قارەمانانی بەرخودانی ڕۆژاوا. باز بۆ ئامادەبوانی هەموو لایەک فەرمون بۆ دانیشتنتان. ئەگەر باسی مەسەلەی میدیا بکەین، وێنەی جیاوازکەین، بەداخەوە مەسەن دوو کەناڵی وەکو ئەلجەزیرە و ئەلعەرەبیە هەوڵیان ناوە هەمیشە وێنەیەکی با بڵێین ناشرین بۆ میلەتی ئەمە دروستکەن و بە عەقڵەتێکی شۆڤینیانەی عەرەبیانە زیاتر کاریان کردووە. اینجا ئەوەی کە بەلای منەوە مهمە ئەوەیە کە مەسەن هەمیشە ئەوان بیستویانە بڵێن کە ڕۆژئاوا لقێکی بۆ نمونە فەکەکەیە، ڕۆژئاوا تیرۆریستە، ڕۆژئاوا ئەیانەوێت جیابنەوە، کە ئەمانە هیچی وانە. هەرچەنە فەکەکەش ینی خەباتەکە بۆ بەدەستێنانی مافەکانی خۆی لە باکوور، ینی هیچ پەیوەندیکی بە تیرۆرەوە نییە، بەڵام مەسەلەی ڕۆژئاوا شتێکە تاوە جیاوازە لە فەکەکە. ڕاستە ئەوان بیر و بۆچوون و ئایدیا و فەلسەفەکانی ئۆجەلان کاریگەری هەیە لەسەریان، بەڵام لە ئەرزی واقعە وەکو ئەوان باسەکەن کە ئەنوت بڵین کەوادر و گەریلای هەیە، من هیچ شتێکی وام نەبینم. ینی ئەوەی بینیم تەنها شەڕبانەکانی ڕۆژئاوا بوو، تەنانەت بۆ نمونە گەر چوتیا بۆ دێرک تەنها ئەو شەڕبانە نەتەبینی، ئەوانەی کە خەڵکی دێرکن پارێزگاریان لە شارەکانی خۆیانە کرد، چوتیا بۆ قامیشلو بە هەمان شێوە، بچیتیا بۆ حەسەکە بە هەمان شێوە. بەس ئەوە نەبێت کە پەلاماری حەسەکەیرە لە ناوچەکانی ترەوە خەڵکی دێرک و خەڵکی قامیشلوش چوون بۆ بەرگری. حتا بیرمە ئەو ڕۆژەی کە من گەیشتمە دێرک پێش شەهیدیان هێنایەوە بۆ دێرک، خەڵکی دێرکی چوو بۆ بەرگری. و تەنانەت ئەگەر دقەتی بی ینی برادرانی ڕۆژئاوا ئەوەی کە پێوترێ خۆسەری کارێکیان کرده بوو، تەنانەت بۆ نمونە کە پێشە ڕەقە و دێرەزور و تەقایان بەدەستەوە بوو لەبەری خەڵکی ئەو ناوچانە زۆرینی عەرەبن، لەبەرەوە شەڕبانەکانیش عەرەب بوون و ئەیانتوانی مەسەن بۆ نمونە لە دێرک و قامیشلو و حەسەکەوە لە کۆبانیەوە خەڵک بەرن بیکەن بە شەڕبان، بە زەبەرەوەی باوەڕیان بە دیموکراسیەت و بە با بڵێن مافی گەلان هەبوو، چکە لە لای برا خوشکەکانی ئێمە لە ڕۆژاوا جیاوازیەک نییە لە نێوان عەرەب و کووردە. پێنج کە هەرەسان بە شۆڕشی کوردێنە، هەتا ئەمڕۆی ترەمپ کوردیان و کاڵایەکی سیاسی سیر کردو کە لە بازاڕی سیاسەتە ڕێگەفرۆشتنی پێ بکەن، لە بازاڕی بەرژەوەندیار ڕێگەفرۆشتنی پێ بکەن. بەڵام ئەوەی جێ خۆشحاڵیە میلەتی ئێمە میلەتێکە کە میلەتێکی زۆر زیندووترە لە جاران، وەعی قەومی و با بڵێن خۆشیاری نەتەوەی زۆر بەرزترە، ینی وەکو چۆن لە 1970 توانیان هەرەسمان پێ بێنن، ئەم جارە نەیانتوانی. خی پەروەردگار لە سوورەتی الحجورات فەرمێ یا ئەیها الناس ئینا خەلەقناکم من ذەکەر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير. خی پەروەردگار فەرمێ وعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا. خی پەروەردگار فەرمێ ومن آياته خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم إن في ذلك لآيات للعالمين. كما لنصي ترمنسي وبيغمبر فرمي عليه الصلاة والسلام لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. نعم كات زور بقرم بلام دير الشعري هجاري كريانيش زور كاريجرا زور جي خويتي أعمى جيكي بيبقين لشعري كي جورو دريجايا أفرمي دینێ بەشی کورد بخاتە ژێر لیچ، 100 جار گەورە بێ نامەوێەوە هیچ. ئەم مەفهومە زۆر مهمە بەڕاستی. ئەم پیاوە لە ڕوانگەی کوفر و ئیلحاد و مارکسیزم و بێدینیەوە ئەم قسەی نەکردووە. ئەم پیاوە لە ڕوانگەیەکەوە ئەم قسەی کردووە کە ئایینی پیرۆزی ئیسلام ماف بە هەموو شتێکەدا، چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی وآتی كل ذی حق حقه، هەموو خاوەن مافێک مافی خۆی پێ بدە. عەدالەت ئەوەیە
بچووکەکان وەک بچووک ببینی، گەورەکان وەکو گەورە ببینی. وەک پێغەمبەر فەرمووی الناس سەواسیەة کەئەسنانی المشط، مرۆڤەکان یەکسان وەکو دانی شانەوان، هەموومان مرۆڤین. ولقد كرمنا بني آدم وحملناهم في البر والبحر ورزقناهم من الطيبات وفضلناهم على كثير ممن خلقنا تفضيلا. بەڕاستی ئەو تەوەرە و شتانەی من نووسیومە زۆرن، بەڵام خانم دووسێ بابەتی باس کرد. یەکێک لەوانە هاوکاری لە نێوان مرۆڤەکاندا، هاوکاری لە کاتی لێقەومان و پێویستیدا. ئەگەر جەنابتان سەرنجی قورئان بدەن یا فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام، هەر لە ئایەتی سوورەتی مائیدە کە ئەفەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان، وپێغەمبەر صلى الله عليه وسلم فرمي على كل مسلم صدقة، وپێغەمبەر فرمي اتقوا النار ولو بشق تمرة. کۆمەڵێک نەسی تر بەڕاستی هاوکاریکردن لە نێوان مرۆڤەکاندا واجبە. سەیدنا عەلی خوای لێ ڕازی بێ، خەلیفەی ڕاشیدینی پێغەمبەر صلى الله عليه وسلم و زاوا و ئامۆزای پێغەمبەر و ئەصحابی بەدر و یەکێک لە زانەکانی ناو سەحابە کاتێک کە کۆمەڵێک دیلی کافر کەوتە بەردەستی، جوانترین مامەڵەی لەگەڵکردن، باشترین خواردنی پێبەخشین، چاکترین ڕێزی لێگرتن. ئەوە بخوای گەورە ئاەتی قورئانی ناردە خوارەوە فەرمووی ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا. بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام پڕە لە گیانی هاوکاری و پڕە لە قوربانیدان لە پێناوی ئەوانی ترە، تەنانەت ئەوەی لە یاسادا پێی ئەوترێ حەق العام، یا ئێمە بە زمانی ئەمڕۆ پێڵێن بەرژەوەندی گشتی، لە ئیسلامە پێی ئەوترێ فی سەبیل الله. یعنی کاتێک کەسێک لە پێناوی بەرژەوەندی گشتیان کار ئەکا، ئەوە لە پێناوی خوادا کاری کردووە لە ڕوانگەی عەقیدە و ئیمانی ئێمە. وەکاتێک کە لە پێناوی بەرژەوەندی گشتیان ئیشەکەن ئەم دوو زاتە بەڕێزە کە ئەمیان سەفیری هەرێمی کوردستان بوو، ئەمیشیان بزوێنەر و محەڕیکی خۆپیشاندانەکان بووە، پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام چیمان پێ ئەفەرمێ؟ لە قاعیدەی ئوسولی فقه ئەفەرمێ ئەینەما وجد المەصلحة فثم شرع الله. لە هەر شوێنێ بەرژەوەندی گشتی خەڵکی تێدا بوو، باشە ئێمە خەڵک نین؟ گەلی کورد مرۆڤ نییە، خەڵک نییە، کۆمەڵگە نییە، موسڵمان نییە، دابوونەریت و مێژوو و دەوڵەت و تاریخی خۆی نییە، بێگومان هەموو ئەو بنەمایانە وەکو ئەسڵ و ئەساس هەمانە، بەڵام ئێمە وەکو مەڕێکمان لێ هاتووە کەوتبینە بەینی چەند گورگێکەوە بەڕاست. 500 کەس وەکو هەر خۆپیشاندانێکی تر بچنە سەرجادەنا لەوە تێپەڕی. ئیتر ئەم ئازارە 500 ساڵیەی کە لە دڵی ئەم خەڵکەیە بوو بەڕاستی کۆکرا بۆ لەسەر ئاگرێکی کەس جوان جوان کوڵا بوو. هەنی گەیەنرا بە هەموو دنیا لێرەوە، لە یەک تەوقیتا لە یەک ڕۆژانکە 25 یەک بوو. ئێمە توانیمان خۆشبەختانە بە بژەستوری لە هەموو ئەو هاوڕێ و هاو خەبات و هاو ڕازانەی کە پێیان وا بوو کە بەڕاستی ترکاتیەوە هاتووە کوردەنگی خۆی هەڵبڕە، نەک بەستەنها لەسەر مەسەلەی ڕۆژئاوا. یعنی ڕۆژئاوا ئەو زوڵمە بوو کە ئیتر لێوڕێژ بوو بەڕاستیەکەی لە کاتێکا کە بە بەرچاوی هەموو دنیاوە کارەکتەرێکی مەدەنی و سەربازی کە کوردە و شەڕەفانی کوردە توانیوێتی هەموو سەرزەوی لە تاریکیەک کە قەرار بوو بەری پێ بگرێت و ڕووی تێ بکات ڕزگاری بکات و لەو خۆرەی کە لەناو ئاڵاکەمانایە بەشی بات بۆی کە ڕووناچی کاتەوە سەرزەوی، تۆ حساب بۆ ئەم هەموو سوورە فراوان و گەورەیە نەکەیت و بیت بەو شێوە زۆر 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 باوەڕتان هەبێ. دڵنیام کاک بەیان هاوڕامە لەم قسەیە، یعنی ئەو ناحەقیەی کە کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرامبەر بە کارکتەری کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا کردی زۆر زیاتر بوو لەوەی کە داعش پێی کردبوو، چونکە یعنی داعشەکە خۆی نیەتەکەی وازەح بوو، ئاهات پێویست ئەو شتە بڵێ کە ئەیەوێت، ئەو شتە بکا کە ئەیەوێت کە پێی وتبووی چییە بەڕاستیەکەی. یعنی خۆ هەمومان ئەم میلەتانە هەمووی موسڵمانە، بەڵام بەڕاستی ئەوەی کە ئەوانەیان وێست ئیسلام نەبوو، شتێکی تر بوو بە ناوی ئیسلامەوە یان فرۆشتەوە بە ئینسانی سەرزەوی. سکی دیپلۆماسی و پارە دیپلۆماسی بوو، هەمچونکە لە کاتی گونجاو و لە شوێنی گونجاوە ئاماژە پێە ئەو دیپلۆماسیانەی ئێمە کە ئەتوانن ڕۆڵیان هەبێت، دەڵیان هەبێت، گفتار و ڕەفتاریان ئەوەی هەبێت لە سەرانسەری جیهاندا. سەری هەڵا شۆرشی ژینا و ژن ژیان ئازادی بوو و ئەم شۆرشەی ئەم جارشمان هەربەسترایەوە بە کەزی خانمانەوە. ئێمە ئەگەر کورد ئەوەندە لەسەر خانەکانی خۆمان
بەهەڵوێستین هەمیشە ئەو هاوسەنگیەمان ڕاگرتووە و ئەم خۆپیشاندانانش بەتەنها بەرهەمی شانی پیاوان نەبوو بە هاوبەشانی بڵێ باڵین هاوشانی ئەوان خانمانیش لەسەر شەقامەکان بوون و لە ڕێی خێران بوون لەناو خۆپیشاندانە پێم خۆش بوو کە لەناو پانەڵەکە خانمێک هەبێت. بەڕێز بەیار عومەر عەبدوڵڵا بەفەرمێن. بەڕێز سۆران نەقشبەندی بەفەرمێن. يصور.